سلااو ڕێز بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست. بابەتی ئەم جارەمە سەبارەت بە قاوەیە کە بزانین مێژووەکەی بۆ کەی دەگەڕێتەوە و سوود و زیانەکانی چییە. قاوە سێمین خواردنەوەی بەناوبانگی جیهانە کە یەکەمین خواردنەوەی جیهان و لە هەمان گرنگترین ئاوە کە پلەی یەکەمە. دووەمین خواردنەوەی بەناوبانگی جیهان چایە، بەڵام پرسیار لێرەدایە کە بۆچی چا. لە حاڵێکدا زۆربەی مرۆڤەکان قاوە دەخۆنەوە، بەڵام ئاماری زۆرترین خواردنەوەی چا وڵاتی هیندستان و چینە، چونکە بە نزیکەی نیوەی دانیشتوان لەم دوو وڵاتەدایە و هەمووشیان چای دەخۆنەوە. لە ئێستادا ڕۆژانە 4500 میلیۆن لیوان قاوە لەلایەن مرۆڤەکانی جیهانەوە دەخورێتەوە. ئەو وڵاتەیە کە دانیشتووەکانی قاوە زۆر مەسرف دەکەن فینلاندە کە 12 چیلۆ قاوەیان مەسرفە، واتە ئەگەر ئەندازەی مەسرفی قاوە دابەشی دانیشتوانەکەی بکەین، هەر نەفەرەی ساڵانە 12 چیلۆ قاوە مەسرف دەکات. لە مێژووی قاوە گومانمان هەیە، چونکە نازانین کە مێژووەکەی لەکوێوە هاتووە. هەندێک لە باوەڕدان کە لە یەمەنەوە هاتووە و هەندێکیان دڵنا لە ئیتۆپیا هاتووە. ئێستا لە ئیتۆپیا دەست پێ دەکەین بزانین مێژووناسان چیان گوتووە. بۆ یەکەمین جار لە ساڵی 1858 زاینیدا لەبارەی قاوە لە ئیتۆپیا نووسراوە کە مرۆڤەکانی وڵاتی ئیتۆپیا یەکەمین جار میوەی قاوەیان لێ کردوێتەوە و کردویانەتە ناو ئاگرەوە. دوای ماوەیەکی لە ئاگریان دەرهێنا و کردویانەتە تۆز و لەگەڵ ئاویان لێکداوە. هەویستیانە بزان کە ئایا لە کۆتایی دەتوان بیخۆنەوە یان نا. لەمە بەدوای خەڵکانی ئیتۆپیا میوەی قاوەیان لێ کردوێتەوە، بەم جۆرەیان دروستیان کرد و مەسرفیان کردووە. بەڵام بابزانین مێژووناسان لە یەمەنەوە چیان گوتووە. لە باستانی یەمەن نووسینی دیکە هەیە. ئەوان نووسیانە لە یەمەن کاتێک کە دەورانی برسیەتی بووە، خەڵک دەچوون میوەکانی داری قاوەیان لێ دەکردەوە و بەکاڵە دەیان خوارد. برسیەتی لە یەمەن و هەبوونی ئەو گیایە لە یەمەن وای کردووە کە یەمەنیەکان داهێنان بکەن و هەوڵیان داوە کە قاوە بە هەموو نەوحەک ئیستیفادەی لێ بکەن. دەیان هەویست کە لەدەست تاڵێکی ڕزگاریان بێت. ئەو نووسینە کۆنانەی یەمەن ئەوە نیشان دەدەن کە ئەوان لە کۆتاییدا خواردنەوەی قاوەیان دروست کردووە، بە خاتری ئەو دوو نووسینەیە کە مێژووناسان ناتوانن بە شێوەیەکی ڕاست بڵێن کە قاوە لە یەمەنەوە هاتووە لە ئیتۆپیا. بۆیە دەڵێن کە قاوە لەم دوو وڵاتە مێژوویەکەی دەستی پێکردووە، بەڵام بۆ باوەڕە گەیشتون کە گیای قاوە لە ئیتۆپیا لەدایک بووە. هەرزوو لە وڵاتەکانی دەوروبەریشی بڵاو بۆتەوە. نووسینێکی دیکە لە سەدەی 16م هەیە کە دەڵێن یەمەنەکان ئەو میوەیە دەکەنە خواردنەوە و دەیخۆنەوە، و وتویانە کە ئەم خواردنەوەی وزە دەدات بە مرۆڤ، و قاوە دواتر لە سەرتاسەری ئەفریقا بڵاو بۆ و زۆربەی ئەفریقیەکان ئەم خواردنەوەیە دەخۆنەوە. لە سەدەی 17م هۆڵەندیەکان دەستنە ئەفریقا و لەگەڵ قاوە ئاشنا دەبن. ئەوان هەوڵ دەن کە داری قاوە ببەن سەریلانکا و لێ بە شێوەیەکی بەربڵاو بیچێنن و ئەم کارەش دەکەن. لە ساڵی 1711دا سەرکەوتوو دەبن کە قاوە لە سەریلانکا ببەنە ئوروپا. ئوروپایەکان هەرزوو عاشقی قاوە دەبن. هەر بۆیە پورتەغاڵەکان و فەڕەنساویەکان کاتێک کە زانیان هۆڵەندیەکان لە سەریلانکا ئەو گیایان هێناوە، فەڕەنسیەکان چوونەتە ئەمریکای ناوەڕاست و پورتەغاڵەکان خۆیان گەیاندوتە برازیل و بڕیاریان داوە کە لەوێ کشتوکاڵی قاوە لەوێ دەست پێ بکەن. ئەمە نەخشەی قاوەی جیهانە کە لەم شوێنە زێدانە قاوە بەرهەم دەهێنرێت. بەڵام زۆربەی خەڵک دەڵێ کە باشترین قاوە قاوەی ئەمریکای ناوەڕاست و باشوورە. بەڵام ناتوانین ئەمە بەڕاستی بڵین، چونکە لە شوێنەکانی دیکەی جیهانیش باشترین قاوە دروست دەکرێت. بەڵام بەناوبانگترین قاوە کە لەلایەن جیهانەوە مەسرف دەکرێت کە ناوی ئەرەبیکایە کە هەمان قاوەیە لە ئیتۆپیا دروست دەکرا. بەڵام لە ئێستادا ئەمریکای لاتین گەورەترین بەرهەمهێنەری قاوەیە لە تاواتی جیهان، و لەم وڵاتانەدا برازیل یەکەمینە و کۆلۆمبیا دووەمینە. بەڵام ئەگەر پلەی جیهانیتان بوێ، برازیل یەکەمینە لە جیهان و ڤیتنام دووەمینە. ئەگەر دەتان هەوە لە ڕێستورانەکان و کافیشابەکان قاوە بخۆن، ئەو قاوەی کە پێتان دەدەن ئەوە قاوەی کانفورایە کە بە ئینگلیزی پێدان ڕابەستا. ئەم قاوەیە زۆر دەچەندرێ و زۆر پێدەگات، بۆیە هەرزانترە. ئەوەش بڵم ئەگەر دەتان هەوێ قاوەکان بناسن، ئەوە دەبێت کارشناس بن، چونکە هەمویان لە یەک دەچن. سەرەڕای ئەوەی کە قاوە لە ئیتۆپیا و یەمەنەوە چۆتە هەموو جیهان و بڵاو بۆتەوە، بەڵام ئێستا وەکو خواردنەوەیەکی ڕۆژئاوایی دەناسن. جگە لە ئینگلیز هەموو وڵاتە ڕۆژئاوایەکان زۆرترین خواردنەوەیان قاوەیە. ئینگلیزیەکان لە قاوەخۆرەکان نین، چونکە چای دەخۆنەوە. ئەوەش بزان کە لە سەدەی 16م لە ئوروپا قاوە قەدەغە دەکەن، بۆ دەڵێن کەەوە خواردنەوەیەکی شەیتانیە. ئەم خواردنەوەی بۆ ماوەی 100 ساڵ وەکو خواردنەوەیەکی شەیتانی دەمێنێتەوە تاکو سەدەی 17م. پاپ سەلەمەنتی 18م خۆشی لە قاوە دێت و دەڵێت کە هەڵەیەک ڕوویداوە، ئەسەن شەیتانی نیە ئەم خواردنەوەیە. هەوادارانی کلیسا پرسیار لە پاپ دەکەن کە چی بووە بۆ ئەو قسەی دەکەی لەمێژە کە ئەم خواردنەوەی شەیتانیە. پاپ دەڵێ من ڕێگا چارەیەکم دیتوێتەوە. پێش ئەوەی کە قاوەکە مەسرفکەی دەبێ بیشێوە، کاتێک پشۆرێک ئیدی شەیتانی نییە. قاوە فرۆشەکان لە سەدەی 16م لە حوسمانەکانەوە دەست پێ دەکات و هەر لە هەمان کاتەوە پێ دەڵێن قاوەخانە. خودی وشەی قاوە لە کافە ئیتۆپیا هاتووە کە هەر ئەم کافەیە لەلای ئێمە بۆتە قاوە و لە ئوروپاش بۆتە کافی.
کاتێک پاپ ئیجازەی خواردنەوەی قاوە دەدا لە ئوروپا قاوەخانەکان کرانەوە کە پیان دەوت کافی هاوس، بەڵام شتێکی سێ لەوەدا بوو کە قاوەیان بەشن نەدەفرۆشت و دەیانگوت بۆ ژنان باش نییە. هۆکارەکەشی دیار نەبوو، لەوانەیە هۆکارەکە ئەوە بێت کە پیاوان حەزانێ نەبوو کە ژنەکانیش بچن بۆ قاوەخانە. لە دوای ئەوەوە لە تاواتی ئوروپا جگە لە ئینگلیز قاوە دەگاتە ئەو پەڕی ناوبانگی خۆی و هەندێک جار گەشتونتە ئەو باوەڕەی کە قاوە دەرمانە بۆ چارەسەرکردنی نەخۆشی و مرۆڤ پیر نابێت، کە ئەمانە تەنها شتێک بوون کە دوور بوون لە ڕاستی. بەڵام قاوە شتێکی خراپ نییە، بەڵام شفاش نییە بۆ نەخۆشی. کاتێک شەڕی جیهانی یەکەم دەست پێ دەکات بۆ ئەوەی سەربازەکان بتوانن بە ئاسانترین ڕێگە قاوە بەدەست بێنن، قاوەی لە چرخدرایان ئامادە دەکرد. لە کاتێدا پێشتر دەبا خۆیان قاوەکەیان ورد کرد بە، بەڵام لە دوای ئەوە پودری قاوە دروست کرا. دەڵێن کە ژاپۆنیەکان یەکەمین کەسانێک بوون کە قاوەیان ورد کرد و دەیاندەدا بە سەربازەکانیان. لە کاتێدا کە تاواتی ئوروپا قاوەخۆر بوون گە لە ئینگلیزیەکان، ئەمریکایەکانیش وەکو ئینگلیزیەکان چایان دەخواردەوە و ببوونە چاخۆر. لەو کاتێک کە ئەمریکا کۆڵۆنی ئینگلیز ببوو، بەڵام لە کۆتاییەکانی سەدەی هەژدەم وڵاتی ئینگلیز دەست دەکات بە وەرگرتنی باز لە ئەمریکایەکان. خەڵکی ئەمریکا تووڕە دەبوون شۆڕشێکی دیر بە باجوەرگرتن دروست دەکەن. ناوی ئەم شۆڕشە باستن تی پارتیە، یان بە کوردی میوانداری چای بۆستنە. وڵاتی ئینگلیز کاتێک دەبینی کە ئەمریکایەکان گوێڕایەڵی فەرمانەکانیان نین، ئەمریکایەکان تەحریم دەکەن و چای بۆ ئەمریکا نانێرن. ئەمریکایەکانیش کە چای خۆر بوون و پێویستیان بە چای بوو، بەڵام ئینگلیزیەکان دەڵێن نا، دەبێ باجەکەتان بدەن تا ئێمە چایتان بۆ بنێرین. ئەمریکایەکانی دەڵێن نەخێر، ئێمە پێویستمان بە چای ئێوە نییە. ئینگلیزیەکان بینان کە بارودۆخیان خراپ بووە، کەشتەکانی چای بار دەکەن و دەیانێرن بۆ ئەمریکا، ئەویش لە بەندەری بۆستۆن. لە دەسامبەری 16 ساڵی 1773 دانیشتوانی بۆستۆن دەستنە ناو کەشتیەکە و 46 تۆن لە چایەکە دەکەنە ناو دەریاوە و دەڵێن ئێمە چیدی چایی ناخۆین. و لەمە دواوە ئەمریکا قاوەخۆر دەبێ. و ئێستا لە کۆتادا با بزانین کە سوود و زیانەکانی قاوە چیە. قاوەش وەکو چا کافەینی هەیە و کافەین هۆزە دەدات و ئەوە سەرەکیترین هۆکارە کە زۆربەی خەڵک مەسرەفی دەکەن. تەنانەت زۆربەی خەڵکیش ئاڵوودەی بوونە، بەڵام دکتۆران دەڵێن یەکێک لە کارە گرنگەکانی قاوە شەکرەی خوێن ڕێک دەخات، ئەوە دەکات کە شەکرەی ناخوێن زووتر هەرس بێت. یەکێک لە هۆکارە باشەکانی قاوە ئەوەیە ئەو کەسانەی کە بە بەردەوامی قاوە دەخۆنەوە لە بەرامبەر ئەو کەسانەی کە ئەسەن قاوە ناخۆنەوە لە 26 شانسی شێپەنجەری خۆڵە گەورەیان تێدا کەمترە و ئەمە دەرسەدێکی کەم نییە. بێ ئەوە بزانین کە ئاماری لە بیرچوونەوەی جیهانی نیشانمان دەدات کە 2/3 ئەو کەسانەی کە تووشی لە بیرچوونەوە دەبن ژنن. ئەو ئازمایشانەی کە دکتۆرەکان کردویان نیشان دەدات کە زۆرترین ئەو ژنانێک کە تووشی لە بیرچوونەوە دەبن ئەو کەسانن کە قاوەیان زۆر نەخواردێتەوە. و دکتۆر دەڵێ هۆکارەکەشی ئەوەیە کە کافێنی ناو قاوە مێشک چالاکتر دەکات و هەر ئەم هۆکارە ژوای کردووە کە شانسی توشبوون بە لە بیرچوونەوە کەم بکات. و ئێستاش ئیجازە بدەن کە گرانترین قاوەی جیهانتان پێ بناسەنم کە کاری ئەمەیە، کە بە ئینگلیزی ئێشیان پالم سیڤنت، کە دەبێت میوەی قاوە بخوات و پاشان پیسایەکەی گرانترین قاوەی جیهانە، کە پێی دەڵێن کۆپیلۆوەک، کە بە نزیکەی $1200 بۆ هەر کیلۆگرامێک. بەڕای ئێوە لە کوردستانیش تام ئەستا قاوە مەسرف دەکرێت یان چای زیاتر مەسرف دەکرێت؟ ئایا کەمە مێژووی زیاتری هەیە لەناو کورداندا؟ هیوادارم بەدڵتان ببێت و سوودتان لێوەرگرت بێت. لە کۆمنتە ڕاو بیر و بۆچونە جیاوازەکانی خۆتان بنووسن. لایک و سابسکرایبتان لەبێ نەچێ و تا بەنامەیەکی تر خواتان لەگەڵ.